چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 16 بیرکردنەوە لە ناوی چاودێر. خوشتی ڕێزدارم، برای ئازیز و خۆشەویستم، ڕۆژێک لە ڕۆژان بیرت لە ناوی چاودێر، لە ناوی ئەڕەقیب کە ناوی خوای پەروەردگارە، ئایا بیرت لەوە کردوتەوە؟ دەزانی خوای پەروەردگار وەکان الله على كل شيء رقيبا، خوای پەروەردگار بەسەر هەموو کار و کردەوەکانتەوە، بەسەر هەموو شتێکەوە چاودێرە. کامیڕەی ئیلاهی هەموو کارەکانی تۆ وێنا دەکات، تەسویری دەکات، لە باش و خراپ، لە گەورە و بچووک، لە ورد و درشتی. بیرت لەوە کردوتەوە؟ دەزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێک پرسیاری لێکرا، پێیان فەرموو ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەل ئیحسان، چاکەکردن چییە؟ فەرمووی ئەن تەعبوودە الله کەئەنەکە تەراه فەئین لەم تەکون تەراه فەئینەه یەراک. فەرمووی چاکەکاری ئەوەیە وا خوا بپەرستی کە ئەنەما تۆ خوا دەبینی، بەڵام ئەگەر نەگەیشتی ئەو پلەیە دەی ئەوە بزانە خوای پەروەردگار چاودێرە بەسەر کارەکانتەوە، خۆ خوای پەروەردگار کارەکانی تۆ دەبینێت. زۆر گرنگە بەو هەستەوە، بەو ڕوحیەتەوە، بەو گیانەوە ئاوا بیر بکەینەوە. لە کات و ساتی گوناه و تاواندا بزانین خوای پەروەردگار چاودێرە بەسەر سەرمانەوە. خوشک و برای ڕێزدارم، وەڵاهی خوای پەروەردگار چاودێرتە و خوای پەروەردگار حاڵت باش دەزانێتن. هەموو بارودۆخەکانی تۆ چاودێریت دەکاتن، بەڵێ چاودێری هەموو جوڵەیەکت دەکا خوای پەروەردگار. خوای پەروەردگار تەماشاکردنەکانت پێی بە ئاگادارە، دەزانێت تەماشای چی دەکەی، حاڵت هەمووی ئاگادارە، بیستنەکانی تۆ گوێ لە چی دەگری، خوای پەروەردگار پێی ئاگادارە، پێی ئاگادارە خوای پەروەردگار بە دڵت، بەڵێ والله يعلم ما في قلوبكم، خوای پەروەردگار ئاگادارە بەوەی کە لە ناو دڵیشتاندایە، چ جای تەماشاکردن و بیستن و قسەکردنەکانت. ئیدی خوای پەروەردگار ئاگاداری هەموو شتێکی ئێمەیە. بۆیە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەم دەروونە، بەڵێ دەروون نەفسێکەوە فەرمانی گوناه و تاوانت پێ دەکات، النەفس الئەمارە بالسوء، ئەگەر فەرمانی پێکردی بە گوناه و تاوان، ئیدی لەو سات و وەختەدا بە دەروونت بڵێ، بە نەفسی گوناهکارت بڵێ ئین الله یەرانی، خوای پەروەردگار دەمبینێتن، بۆیە گوناه و تاوان و معسیەت ناکەم و خۆمی لێ دەپارێزم.